وەرزی کێڵان و تۆوکردنی زەویە لە سنووری کەرکووک. بەڵام جارێکی دیکە سوپای عێراق ڕێگە نادات جوتیارانی چەند گوندێکی سنووری ناحەی سەرگەڕان لە خۆراوای کەرکووک زەویەکانیان بکێڵن. ئەوان لێرە کۆبوونەتەوە بۆی بتوانن ڕێگە چارەیەک بۆ ئەو بربەستانە بدۆزنەوە کە بووەتە هۆکاری ڕێگەگرتن لە چاندنی گەنموجۆ و دانەوێڵەکانیان. ئەم جوتیارانە زۆر نیگەران لەوەی بە درێژایی دەسەڵاتی کوردی لە سنوورەکە نەتوانرا ئەم گرفتەیان بۆ چارەسەر بکرێت. کەم تەرخەمەکان هەر لە ساڵی 2023 لەو کاتەوەیە ئێمە 14 ساڵ حکومی کەرکووکمان کرد بە هەموو هێزێکمانەوە بە هەموو سەرۆکایەتێکەوە لە پارێزگاری دەرێ لە ئاسایش دەرێ لە هەموو شتێکەوە خۆت ئاسنایت پێ هەیە. هەموو شتێک لە دەست خۆمان هیچمان نەکرد بۆ ناوچەکە، هیچ شتێکمان نەکرد. ئایا من ڕووی پرسیارم لە سەرکردایەت و کردەکەم بۆ ئەم گرێبەستانیان تازە نەکردەوە، بۆ ئەم عەرەبە هاوردانە هەنێکیان تاویزیان کردنەوە بۆ دەریان نەکردن. اینجا ئێستا ڕۆژانەیە ئەم گرجی و ئاڵۆزی و ئەم کێشانەی بەرەو ڕوومان دەبیتەوە. بۆ نمونە 2 ڕۆژ لەوە پێشتر بە 10 عەرەبی هاوردە لە سوانێکی ئێمەیانداوە تەسویریشمان هەیە، مناڵێ تەسویری کردووە. یعنی ئەوە خاستن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەو کێشە بە دەردی گوتی ئێستا هەموو منتیقەکان و تاپی خۆمانمان هەیە بە دەردی گوتین دوای تاپیان لە نوێ کردینەوە بەس لە سەریان نووسرای ئەتفایە، ینی پێش ئەو ئەتفا بکرێتن ئەو زەوزارە هیمە بوو. دوای هەموو ئەمە بیرمان لێدا ئیجازەی بیریان دایتەمە دوای ئیجازەی کارەبیان هەموو بەڕەسمیات ئیشمان کرد. بەس لە پاش ئەوەی 2017 ئەو حداسێکەوە ڕوویدا و پێشمەرگە تێدا هەرات و منتیقی بەجێهێشت و ئەمەی وەچی بێخسێری لەو منتیقی هێشتەوە هیچ ئەوەی نەکرد. عەرەب هاتینەوە بەینابێن شەڕمان پێدەفرۆشن و زوڵمان لێ دەکەن. و هێزە عێراقیەکان جوتیارانی گوندەکانی پەڵکانە و شناخە و سربەشاخ و گابەرەکە و خراپەیان ئاگادار کردووەتەوە ڕێگە نادەن زەویەکانیان بکێڵن. ئەوە بەشەکە لەو هەوڵانەی کە خەڵکەکەی دووبارە ئاوارە و دەربدەر بکەنەوە دەست بەسەر زەویەکاندا بگرنەوە. ئەوان هەموو وەرزی چاندنێک و هەموو وەرزی دروێنەیەک هەوڵێکی جدی دەدەن هەتاوەکو ڕێگری لە خەڵکی بکەن بۆی کە زەویەکانیان بچێڵن. جا واستە دەکەن لە لای هێزە سەربازیەکان و هاوکاری و کاراسانیان لۆ دەکەنەوەوانیش بە هێزی سەربازی دێنە سەر جوتیارەکان و ڕێگری دەکەن هەتاوەکو خەڵکەکە ئیشوکاری خۆی نەکات. ئەمە یەکەم جار نییە عەرەبە هاوردەکان دێنە سەر جوتیارانی کورد و ڕێگری دەکرێت لە کێڵانی زەویەکانیان. لە کاتی دروێنەش بەردەوام ئەوان بوونەتە بربەست لە بەردەم ئیش و کاری جوتیارانی سنوورەکە. ئەگەرچی ئەم ناوچانە دەکەونەوە چوارچێوەی مادەی 140 دەستوری عێراقەوە دەکرا لە ماوەی ڕابردوودا سەرکردایەتی سیاسی کوردستان لە چوارچێوەی مادەی 140دا چارەسەری کێشەی زەویە کشتوکاڵەکانی ئەم ناوچانەیان سەرجەم بکردایە. بەڵام بەهۆی کەم تەرخەمیەکانەوە نەتوانرا مادەی 140 جێبەجێ بکرێت و ناکێشەی زەویە کشتوکاڵەکانی ناوچەکانی دەرەوەی دارە هەرێم چارەسەر بکرا. بۆیە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەر ڕۆژە و گێچەڵێک بە جوتیارانی ئەم ناوچەیە لەلایەن عەرەبە هاوردەکانەوە بە پاڵپشتی سوپای عێراق دەگێڕدرێ. چیانووری کەناڵی پەیام، گوندی پەڵکانە، سنووری ناحەی سەرگەڕان.